بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت ژیانی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ژیان گوزەر ئەکەین. دیارە ژیانی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ژیان بوونە لە خزمەت چاوانێک کە بە چاوی سەریان لە خزمەتی پێغەمبەرا بوون صلی الله عليه و آله وسلم و بە دەوری ئەو پەروانە ئاسا هەڵسوڕاون. ئەمڕۆ لە خزمەت مغیرەی کوڕی شوعبە ژیان بەسەر ئەبێن. مغیرە یەکێکە لەو هاوڵە بەڕێزانەی کە لە ثەقەفیەکانە و لە کۆتاییە ئیمان ئەهێنێت و یەت بەرەو پیری ئیسلام و کەسێکە لەو کەسانەی کە سەدەنەی لاتە. طبعاً بتەکان هەمیشە کۆمەڵی خەڵکیان هەبوو خزمەتی بتەکانی ئەکرد. ئەم یەکێک بوو لەوانەی کە خزمەتی لاتی ئەکرد. بتەکانێکیان ناوی لات بوو، لات و عوزا و مەنات و یەسوع و زۆری تر لەمانە. یەکێک لەو بتانە کە لات بوو، مغیرە خزمەتکاری ئەو بتەی ئەکرد. باسی زەمەنی موسڵمانبوونی خۆی ئەکا، ئەفەرمێ ئێمە سەدەنە بووین، خزمەتی لاتمانە کرد و خەڵک پارە و مارە و شتی ئێنا لە پەنای لاتا دایەنا، ئێمە هەڵمان ئەگرتەوە بۆ خۆمان. هەندێک جاریش بڕێکیماندا ئەنایە لای لە لاتەکە و لای بتەکە، ئەڵێ لە تیرەی بەنی مالیک وەفدێک ئەچوون بەرەو لای مقۆقس، بەرەو میسر ئەڕۆشتن. ئەڵێ منیش زۆر حەزم ئەکرد سەفەریان لەگەڵاکەم، وتم ئەکرێ منیش بێم لەگەڵتانە؟ ئەڵێ وتیان ئەکرێ. ئەڵێ چوو مشورەتم کرد بە عوڕوەی مامم، عوڕوەی کوڕی مەسعود، ئەسوەدی کوڕی مەسعود، ئەوانە مامی ئەوە. ئەڵێ وتیان ڕۆڵە تۆ مەچۆ، هەم گەنجی، هەمیش کاتێک کە ئەڕۆی لەگەڵ ئەمانە بە تاقی تەنها لەگەڵ عەشرەتی گەورە ئەڕۆی تۆ لە عەشرەتێکی تری لەوە چێ زەفەرێکی خراپت پێ بەرن. ئەڵێ بەڵام زۆر حەزم ئەکرد بچمە میسر و زۆریش حەزم ئەکرد مقۆقس ببینم. ئەڵێ چوین وردە وردە لەگەڵیانە بەگوێ ئەوانم نەکە ڕۆشتم. ئەڵێ کە ڕۆشتم لە ئیسکەندەریەوە پەڕینەوە بۆ ئەو بەرەوە، ئەڵێ مقۆقس لە کەناری دەریاوە دانیشتە بوو، مەجلیسێکی زۆر گەورەی دانابوو. ئەڵێ کە منی بینی یەکسەر بە نەفەرێکی وت بزانە ئەوە کێ و بۆچی هاتوو. ئەڵێ پرسیاریان لێ کردم، وتم لەگەڵ تیرەی بەنو مالیکە هاتووم. ئەڵێ وتی لای کەنیسە چاوەڕێم بن تا ئەیان بینم. ئەڵێ دواتر چوونە کەنیسە. ئەڵێ کاتێک کە مقۆقسمان بینی زۆر هەدیایە جوان جوانەکانی بەنو مالیکە بۆیان بردو و زۆر بەلایەوە شیرین و جوان بوو. وتی هەمووتان لە بەنو مالیکن؟ وتیان وەڵی بەس ئەمەمان تایە لە ئێمە نەبێ. ئەڵێ هەموویان دیاری زۆر گەورە گەورەی پێدان، ئیلا من نەبێ شتێکی وهای نەدامێ، ئێهمالی کردن. ئەڵێ دواتر هەر هەموو چوونە بازاڕەوە دەستیان کرد بە شتکڕین. ئەڵێ منیش سەیرم ئەکردن. عەرەب عادەتێکیان هەبووە ئەگەر شتێکیان بە هەدیە بۆ هاتبێ ئیلا دەوروبەرەکان بەشداری پێ کردووە. هەتا لە سونەتیشە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک جار خورمای بۆ هاتووە، خورماکەی ئەو کەسانەی کە لەوێ حاضر بوون بەشی داون. وهكذا هەر هەدیەیەکی بۆ هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کەسی تری تیا بەشدار کردووە، عادەتێکی گەورە بووە و ئیقراری ئیسلامی لەسەرن. حتى هەندێک جار مەسئلەی برایەتی لە بینی عەرەبە وهای لێ هاتووە ماڵی خۆیان کردوتە دوو بەشەوە. بۆیە غیفاریەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوپاسی کردن و ثەنای کردن لەسەرەوەی کە هەموو ماڵی خۆیان، هەموو قەومەکە هەموو ماڵی خۆیان تێکەڵە کرد، دوای هەر هەموو تەوزیعیانە کردەوە بە یەکسانی بەسەر یەکترا، بۆی کەس لە کەس زیاتری نەبێ. ئەفەرمێ مغیرە، ئەڵێ کە سێرم کرد کەس نەبەشی دام نەکەس برایەتی لەگەڵا کردم. ئەڵێ منیش لە دڵما خراپەیەکم هەڵگر بەرامبەریان. طبعاً مغیرە ئەڵێ یەکێک بوو لەو کەسانەی کە باڵای زۆر زۆر بەرز بوو و هێز و توانایەکی زۆر بە قووەتیشی هەبوو. ئەڵێ کاتێک کە هەموو کەلوپەلیان کڕی بە ئیسراحەتی خۆیان و ئەگەڕاینەوە 13 کەس بوو، ئەڵێ منیش لە سوچێکە وەستام دیقەتم ئەدان، دواتر سەری خۆم پێچاوتم زۆر نەخۆشم. ئەڵێ عارەقی زۆریان کڕی بۆ عارەقیان نەخواردەوە. ئەڵێ وتم خەی ناکە نەخۆشم، من هەر عارەقەتان بۆ ئەگێڕم. ئەڵێ ئەوەندەم عارەق دانێ هەتا هەموویان فول بوون، خەویان لێکەوت. ئەڵێ شمشێرەکەم لێرەنە هەر 13یانم سەر بڕی.
ئەڵە کەلوپەلەکانم هەموو کۆ کردەوە و بارەکانم تەرتیب کرد و چاک کرد و هاتم. ئەڵە ئەمە غەدرێکی زۆر گەورە بوو، دەنگیایە لەناو عەرەبەکەم و غیرە غەدرێکی زۆر گەورەی کردو. ئەڵە ڕەک هاتم بۆ مەدینە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هاتم وتم یا رسول الله صلی الله عليه وآله وسلم ئەوە هاتووم. ئەڵە لە دوورەوە ئیمامی ئەوبەکر کە بینیمی وتی الحمد لله الذي هداك للإسلام، الحمد لله خوای گەورە هیدایەتی تۆی داوە بۆ ئیسلام. ئەی مغیرە پیاوێکی زۆر وریا بوو. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دانیشتبوو هیچ قسەی نەکرد. دوایی وتی ئەم ماڵە چییە پێت؟ وتم وەڵڵای ئەم ماڵەم ئەبەو شێوازە پیا کردووە هێناوە بۆی خومسی کەی، واتە پێنجەیەکی بەری بۆ خۆت، ئەوی تریشی بدەیتەوە بە من. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی ئەمما ئیسلامك فنقبله، مسلمانەکەی تۆ قبوڵەکەین، ولا آخذ من أموالهم شيئا، يكشد لمالي أوانم ناوي، لأن هذا غدر ولا خير في الغدر، چکە ئەمە غەدریان لێکراوە، زوڵمیان لێکراوە، کەسانە کوژراون، هیچ خێرێکی لە غەدرکردنیان نییە. طبعا ئەوانە مشریک بوون، کافر بوون، بێدین بوون. کەلوپەلەکان هاتووەتە دەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم، قبوڵ ناکەم کەلوپەلیان وەرگرت، ڕەدی ئەکات. ئەفەرمێ ئیتر هیچم پێ نەئەکرا، لە نزیک و لە دوور نەمەزانی چی بۆ کوێ بڕۆم. ئەڵە سەرم بەرز کردەوە، تەواو زۆر داهەیەکی زیرەک بوو، زۆر زمانزان و قسەزان. وتم یا رسول الله صلی الله عليه وسلم والله کاتێک ئەمانەم کوشت بێدین و لاتم ئەپەرست، کەلوپەلەکەم کۆ کردە من لە ڕێیە نیەتم هێنا ئیمان بێن و بەرەو مەدینە هاتم، خۆ من لەوێ کاتێک ئەوم کرد موسڵمان نەبووم. ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زەردەخەنەیەکی بەرامبەر کرد، فەرمووی الئیسلام یەجب ما قبله، ئیسلام ئەوەی پێشوو هەر هەمووی ئەسڕێتەوە. مامەکانی بۆ تیرەی بەنو مالیک مەجبور بوون 13 سەد وشتری بدەن، هەتاوکو خوێنی ئەو کەسانە بدەن، دەستیان کرد بە خوێن بژاردن و خوێندان. ئەمیش هات دەستی کرد بە دینداری خۆی و مسڵمانبوونی خۆی، کەلوپەلەکەشی تەسلیم کرد بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەفەرمێ ڕۆژگار هات و ڕۆژگار ڕۆشت لە بەیعەت الرضوانە، یەکێ لەو کەسانەی کە بەشداری ئەکا. لقد رضي الله عن الذين يبايعونك تحت الشجرة، يكب لوانا أو مغيرة لو كس غدارة أو يد أو مسلمان أبيت ولا خزمت في غمرة صلى الله عليه وسلم پرورديه جوان أبي. أفرميه كاتك مشركين قريش وفد يناد ويصلح كاله قلب في غمرة صلى الله عليه وسلم كيان ناد عروي كري مسعود مامي أم الله أمش أسنوشتي بستبو لخوي أو مغفري بستبو هيشوين كي ديارنا ودريج لبشتي في غمرة خوا صلى الله عليه وسلم واستابو شمشير قرجي بدسو الله زوزو عروة دسي أيانا بوريشي في غمرة صلى الله عليه وسلم الله شمشيري كي بيا أمالي بشتر شمشيري أيو دس بردواو الله عروج أواسري برز كردوا وتي من هذا يا محمد أمك كيف بشتي سرته ما أفضه وأغلظه قد كسبوا نبينا أنا تنوتيج في غمري خوا صلى الله عليه وسلم فرمي هذا ابن أخيك وكري براكي خوته ناي ناسيته مغيرية فرمي يا غدر لروايتك يا غدر هي غدر والله ما غسلت عني سوءتك إلا بالأمس. بالقرآن دينا هنا كان طاب واشتركان أو نوم واشتردا غدرك يوها وكل بتشنك خريه باربجارن ودينا طاب ويسج أي شيء بدسمة تدزن زينك يتولى الرشيد في غمر صلى الله عليه وسلم. لما ئێمە سوودێکی زۆر گەورە وەرەگرین. طبعا دواتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو هاوڵی نارد بۆ شکاندنی لات پتەکانی ئەشکان کە تیرەی بەنو مالیک و بەنو مغیرە و ثەقەفیەکان هەموو موسڵمان بوون، لاتی ئەوان بوو. ئەبوو سوفیانی نارد لەگەڵ کێ؟ لەگەڵ مغیرەی کوڕی شوعبە. فەرمووی ئەم دوانە بچن لات بشکێنن، ئەو بتە بشکێنن. پارە و سەرۆت و سامانەکەی ئەبوو سوفیان کۆی کەرەوە، هەر هەموو پارەکە بزانە چی قەرز ماوە، هی مغیرە بەسەر عروە و بەسەر ئەسوەدەوە دوو مامەکەی هەمووی تەسلیم کەرەوە، هەموو قەرزەکانی وە بدەرەوە. ئەڵێ لە ناو لاتە ئەوەندە پارەی تیا بوو بەشی هەر هەموو قەرزەکەی کرد، هەموویان پێ بژاردەوە. لێرە ئێمە سوودێکی زۆر گەورە وەرەگرین. مسلمان غەدار نییە، لەگەڵ کافریشا غەدر ناکە، فێڵ ناکە، خیانەت ناکە. تصور كان إما لزمانك لبوي فقه شريعة تحكم ناكا جاري واهيت وا تصورك إيشي كي باشكي أتوفي الله لكسيكي
والله ئەم کەسە موسڵمانە نابێ فێڵی لێکەی، کافرە نابێ فێڵی لێکەی. موسڵمان ساغە ساغ، ترسنۆک و فێڵباز و خیانەتکار و ئەمان نییە. بێغەدرکە لە کەسێ بیکوژێ، بێغەدرکە لە کەسێ دزی لێ بکە، بێغەدرکە نات. یعنی ئەمە دەرسێکی زۆر گەورەیە. کەسێک بێت موسڵمان ببێ، کۆمەڵێک کافری کوشتە بێ، کەلوپەلەکان بێنێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڵێ ئەمە غەدر قبوڵ ناکەین، لا خەیرە فی الغەدر. بۆیە بەناوی ڕێککەوتنەوە بێ لەگەڵ کافرە دابنیشی بیکوژی، یان معاهدە و دابێتەوە و بێ دوای عهدەکە هەڵەوشێنیتەوە لە خۆتەوە بیکوژی. ئەم شتانە لە مەزهەبی ئیسلامیان نییە، تەنها لە فکری خەواریجە هیچیان بەوانە نادەن. بۆیە ئینسانی موسڵمان زۆر صاحبی کەلیمە و قسەی خۆیەتی، فکری ئیسلامی واضحە لەو شتانە. مهما كان كافر بيدين زور ظالم بزور يسير من بيركنوا لميانمار أو مسلمان أو عزية أدريان أو أنا راح أكران أجر ركوتني كرا لقل أم كافران لبروي رجل لرجال عزيتي مسلمان دا غدريان ليك قد غدريان لناك أبد الشويني كلمة وكلامي خمانة بوي أما درسي كي زور قوريتي وشبابي مسلمان كبزانة شون ما ملاك حتى لقل كافرة جاري لو تارك بدريجي باسي فقهي إسلامي وما مالا كردنم كردو لقل كافر وبيدينا لبيع معاملات وكرنو فروشتن أكي لقل مسلمان أكي لقل كافر كاتو ساغي وكو يق ما مالا أكي بوي خلقي كي زور بهوي بازرقان مسلمان كان وهرم مسلمان أبون وكالي أو رازقوي سراسي خلقي مسلمان ولا همو كارباري كي حياة وجيانا أو سراسقوي ورازقوي رنقدانا وهي لحياتي مسلمانا شخصيتكاني زور شخصيتك زور بارزية أبو مغيرة حتى بيقولوا مغيرة الرأي صاحب الرأي يعني مغيرة هرج مسألة برسالي الرأي خوي اللي بكرده بشواز الرأي كيدر أبري إلا قناعتي بتوه برام بركة أكل هند الله أولان أجر مدينة هج درجة هو هج درجة أهو كنترول وهر هج درجة بهر مكروفي الله بالا هيج درجة ناس دروا نتتواني بري مغيرة في الله شوية كل هج درجة كوبسة تدر أو ندتواني ذهني زيركي ذهني هو الله لجياني خويا لهم عمري خويا يجنس أيو خلطان لهم عمري درجة سيري خويا الله يجنس يكو زور حزي لأفرتك مغيرش حزي لو أفرته الله ويستي أفرتك دعواك مغيرة أميري كوفة بوكاتا الله جنجك الرجل ولاي طبعا جنجك لبني حارثة فتى مرة أو بي أوتر لهند الروايات الله هاد وتي أي مغيرة وتشيكي تي والله وكسد هواك روتين بياكم بيني ما تشيكي الله مغيرة برشيمال بو الله دوای توزه جنجك خوي سود هواك الريال الله جنجك روتي توقع قصيك أوات روتي والله يقول راسم من باكي بيني ما تشيكي ماشاء أنا لهم عمري بزوج جخ وغيري خلطان أنا مغيرة أبد كزنب ودرقتي به لمسائل حدتي ذكر وزيركي لقال هاولاني في غمري خويا صلى الله عليه وسلم نمون إكتام مجلس زيركي ورياي أم كاتك إمام عمر لزمان إمام عمر طبعا زماني في غمري خويا صلى الله عليه وسلم جزري كذا حتى أفرمين لكاتي وفاتي خوشويستا أفرمين مستيلكي خوي فردانا وقوركو الله وتي مسيلكم كوت النبي الله شلونه وقركه وهو مسيلك ده بالماشي بعضن خامة كيف يغمري خوايكر صلى الله عليه وسلم كفنا كيف يغمري خوايكر صلى الله عليه وسلم أفرمي إمام عمر نادي بو بحرين كردي بوالي وجوري بحرين أهلي بحرين زور خيان لي حزنك اللي كوليان كذا تشنجر نامين أنا بو إمام عمر شكاتي أنا كذا إمام عمر طبيعتي أوابو هر أميرك وواليك شكاتي ليه بكرة طول يكسر لا أبرد بالريال ده مغيرة لا كم مغيرة لا أبرد وتيان والله أهلي بحرين دانيش تنبيريان كذا وتيان بقر على سبروته زمان يبقى إمام عمر بمان نيرته وتيان أي شيء كين هم ويان هاتن وتيان كاك بسط هزار كوكينا أم سط هزار أدين وكسي زور زيريك يخوما بيبا سوك إمام عمر لقراخي مدينة أو استيبو يبزان أم واليانيا نو شيء باريان بيه أم سط هزار دينار ألتو نبره لقراخي مدينة وخوي بكا بجورة بلا أما هي مغيرة وإمام عقوبيبا هم يركوت لسن أمون نفريك زور زيريك النار مغيرة روشتوا حشي بينو
ئیمامی عومەریش متابعەیە کرد سەیری کرد پیاوێ لە بەحرێنەوە هات یەک دنیا پارەی بار کردووە وا وردەوتە بەرەو مەدینە هات وتیان پارەکەمان فۆتێ بەس مغیرە نەیەتەوە ئەڵێ کە هات کابرایان گرت چی ئەکەی وتی وەڵام ماڵ و سەرساوانی مغیرەی بۆم هێناوەتەوە وتیان چۆن بۆت هێناوەتەوە ئەوانە وتی وەڵا ئەوە شتێکی ئاوای بۆ شێواز ئەڵێ کاتێ ئیمامی عومەر خەبەری نار زۆر تووڕە بوو خەبەری نار مغیرەی بان کرد وتی مغیرە بان کە بزانم ئەم ماڵ و سەرسامانە هی ئەوە یاننا گومانی هەبوو چونکە ئیزانی مغیرە زۆر سەرڕاست سێری کە وتی قوربان چەندێک بوو وتی 100,000 بوو وتی وەڵاوە خیانەتی لێکم 200,000 ئەبێ 200,000 بنێ 200,000 ناردبوو سەی گەیشتووە سەکەی تری کووە ئەڵێ کابراوەتی ئەی ئیمام وەڵڵاهی کەس دەرەخەتی ئەم مغیرەیە نایە وەڵڵاهی شتێکی ئەومان کردووە ویستمانە مغیرە نەیەتەوە جاری تێ بۆ لامان بەم کەیفێت ئەڵێ سێری کرد لە مغیرە تی ئەی مغیرە ئەمە چی بوو ئەم بەزمە کردت وتی ئەو ویستی درۆ بەرامبەرم بکە ویستم لە بەردەم تۆیە نەک لە ئاخرەتە ئەمزانی لە ئاخرەتە ڕسوا ئەبێ بەس حەزم کرد لە بەردەم تۆیە ڕسوا بێ ئەی ئیمامی عومەر چونکە ئەشم زانی هەموو ئەهلی بەحرین ناتوان 200,000 کۆکەنەوە وێ وتم 200 بمزانە 200 کۆکەن ئەو 500 ئەفەرمێ ئیمام بڕیاری دەکە مغیرە نەنێرێتەوە بۆ ناردی بۆ بەسڕ دواتر ناردی بۆ کوفە ئیمامی عومەر ئەو کەسە داهیانی لەناو ئەسحابە بە تایبە هەڵەبژارد کاری پێ ئەسپاردن لە زەمن ئیمامی عەلیە کۆمەڵی ڕەئی دەربڕی بۆ ئیمامی عەلی طبعا یەکێک لەو ئاهاوڵە بەڕێزانەی کە شیعە زۆر ڕقیان لە یەتی مغیرە لە سەرەتاوە زۆر ڕەئی دەربڕی بۆ ئیمامی عەلی فەرمووی بە ئیمامی عەلی ئەی ئیمام تۆ ئەم وەزعەت پێ کۆنتڕۆڵ ناکرێ یەک لە ماڵی خۆت دانیشە داوای بەیعەت لە خەڵک مەکە بە خەڵک بێن بەیعەتە بێنێ دوو ئەوەی ئیمامی عوسمان کردوێتی لەو ئەمیرانە تۆ کەسیان مەگۆڕە هەتا هەمویان بەیعەتە ئەدەنێ دوایی بە ئیسراحەت کێ دویست لایە بێ کێ دویست لای ئەنی لەو ئەوەڵەوە تۆ دەسەکەی بە گۆڕانکاری ئەم دنیای بۆ تۆ ساغ نابێ ناوەستی ئەڵێ ئیمامی عەلی بەگوێی نەکرد عەزلی کرد دووری خستەوە بۆیە لە طائیف دوورە پەرێزی کرد لە طائیف حتا وەکو لەم ئەخیرانەوە هاتەوە بەرەولای سەیدنا معاویە ئەگەنا هەر لە طائیف ژیانی بەسەر ئەبر بۆیە ئەفەرمێ ئیمامی عەلی کە لەو مەسئلە بەگوێی نەکرد دواتر زۆر زەرری کرد چونکە هەرچی کرد دەوڵەتی ئیسلامی استقراری نەکرد لە زەمانی ئیمامی عەلیە ئەڵێن ئەگەر گوێڕایەڵی مغیرەی بکردایە لەو خاڵە هەموو ئەو خەڵکی کە لە زەمانی ئیمامی عوسمان دانرا بوو هەمان کەسەکانی دابنایەتەوە هیچ گرفتێ دروست نەبوو بەڵام هەموویانی ئەگۆڕی ئیمامی عەلی بە پێچەوانەی ئەو فکرەی کە مغیرە پەیدا بوو مغیرە خاوەنی ڕەیەکی زۆر گەورە بوو لە طائیف مایەوە حتا ئەو ئەخیرانە کە وردە لە کاتێک لە زەمەنی سەیدنا عەلی و سەیدنا معاویە کە گرفتیان هەبوو ساڵێک کەسیان دانەوە مەوسیمی حەج کێ سەرپەرشتی حەجکە لە طائیفەوە مغیرە هاتوو بۆ حەجکردن بوو بەڕابەری حەج و گەورەی حەج و پێشنوێژی حەج و هەمووی ئەو کردی لە ناو حەجە دوعای زۆر کرد بۆ سەیدنا معاویە لە دوای ئەوە پەیوەندی کرد بە ئیمامی معاویەوە سعدی کوڕی ئەبی وەقاص طبعا لە زۆر فتوحاتە بەشداری کردووە لە یەمامە بەشداری کردووە لە فەتحی شامە هەیە لە عێراقا هەیە لە زۆر شوێنەکانە صاحبی ڕەئی بووە لە هەموو جەنگەکانە کاتێککە سعدی کوڕی ئەبی وەقاص ویستی نوێنەر بنێرێ بۆ لای فورس بۆ لای ڕۆستەم هات دە سەحابەی هەڵبژارد ئەم دە سەحابەیە بنێرێ چکە ویسیان ئەمانە بڵێ ئەمە گوێتان لێ بگنەی عەرەب بزانین چیتانە یەکێک لەوانە کە نادی مغیرە بوو مغیرە کە ڕۆشتە ژوورەوە سێری کرد ئاوا فەرشێک دانراوە لەم سەر بۆ ئەو سەر حتا وەکو کوێ حتا وەکو لای ڕۆستەمی لەسەر کورسێکی زۆر پانی گەورە دانیشتووە مغیرەش ڕێک هات سەلامی نەکرد سەری خۆی داخست کە ئەنەما ئاگەی لەم مەجلیس و ئەم خەڵکە نیەوەستاوە ڕێک چوو لە پەنای ڕۆستەمە دانیشت خەڵکە زۆریان پێ ناخۆش بوو بەجلێکی شڕەوە لە پەنای ڕۆستەمە جا هەیکەلیشی زۆر گەورە بوو هێنایانە خوارەوە وتیان چۆن لەویا دائنیشی وتی ئێستا تێگەیشتم ئێوە مرۆڤ ئەپەرستن ئەم عەبدانەی کە ئەوە بە پێوە وەستاون هەمویان عەبدن عەبدایەتی ڕۆستەم ئەکەن ئەڵێ وتیان زمانی ئەم عەرەبیە بگرن واللهی زمانی ئەمە ئەوەنە شەڕ هەموو عەبدەکانمان لێ هەڵەگێڕێتەوە زمانی بگرن ئەوەنەی باسی ئەوە کرد ئەمانە عەبدن و ئەم خوایە و ئەم لە شوێنی خۆی هەڵناسی ئەوە پێوە وەستاون ئەڵێ ڕۆستەم وتی لێگەڕن من منازەڕی لەگەڵاک وتی بۆچی هاتوون ئەتانەوێت چی بکەن وتی ئێمە قەومێکی زەلیل بوون زەعیف بوون بتمان ئەپەرست دارمان ئەپەرست چۆن ئێستا ئەم خەڵکی ئێوە ئەوە خەریکی عەبدایەتی مرۆڤە ئێمە چین دار و بەردمان ئەپەرست من خۆم سەدەنەی لاد بووم خەریکی ئەوانە بوون دواتر وردە
خی گەورە هیدایەتی داین بە محەممەد صلی الله عليه وسلم وازمان لەوانە هێنا پەیوەندیمان کرد بە خوایەکی تاک و تەنهاوە لەگەڵ ئەوە ژیانمان بەسەر ئەبرد لەم عەبدایەتی دروستکراوەکانی خوا دەرچوون بۆ عەبدایەتی خوا جەل جەلاله ئەڵێ هەم دەستی کردەوە ڕۆستەم بە خوتبەدان وتی ئێوە ئەزانن ئێمە کین ئێمەش قەومێکین هەر گەلێ هێرشی بۆ هێنابن شکستمان پێهێناوە ئێمە بەو شێوازن ئێمە زۆر وەسف و سەنای فارسی کرد مغیرە هەڵسایەوە جارێکتر نۆبەتی مغیرەیە پێیوت وتی ئەو کەسانەی کە لە خۆشیە ئەژین تەوەقوعی ناڕەحەتی ناکەن لە پڕ ئەکەوتن ناو ناڕەحەتیەوە ئەوان لە ناڕەحەتیە ئەژین تەوەقوعی خۆشی ناکەن لە پڕ ئەکەو نەخۆشی ئێمە زۆر ناڕەحەتیمان چەشتووە کاتی ئەوە هاتوو بکەوی ناڕەحەتی ئەم زەوی و کورسی و ئەم شتانەی تو هەموو بۆ ئێمە بێ و ئێوە زۆر لە خۆشیە ژیاون کاتی ئەوە هاتووەکو ئێمە پێش ئیسلام چۆن بوونەبێ ئاواتان لێبێتەوە منازەرێکی زۆر گەورە لە بینیانەکرا لە ئەخیرە نەگەیشتنە حەل مغیرە وتی ئەی ڕۆستەم با پێت بڵێم تازە ماڵ و مناڵی ئێمە تەعامی فورسیان خواردووە ئەزانم تەعامەکەیان زۆر خۆشە ئیلا ئەم شوێنە فەتحەکەن وتی دەی هەمووتان ئەمرن و پێتان ناکرێت وتی ئەگەر مردین شەهیدین لەو پێناوە ئەگەر گرتیشمان ئێوە زەلیل ئەبن لە بەردەستمانە ئەڵێ منازەرەیەکی زۆر ئەوە هەموو ئەوانەی کە لێ بوون تەمەنایان و بەس زمان داخە چکە مغیرە قووەتی ئەوەی زۆر بەهێز بوو کە قەناعەت بە بەرامبەرەکانی بکە ئەترسان حتا ڕۆستەم دەستەوسان بێ لە بەردەمی قەناعەتی پێ بکە خواخوای لە کۆڵیان بێتەوە ئەم سەحابە بەڕێزە کاتێککە والی بەسڕە بوو میسان و هەمەدان و زۆر شوێنی تری کۆنتڕۆڵ کرد لە ساڵی 22 ئیمامی عومەر 22 هیجریە ئەیکاتە والی کوفە زۆر مەواقفی بە قووەتی هەیە بەرامبەر بە خەواریج طبعا چەند جارێک لە جەنگەکانە لە بەرامبەر خەواریجە طبعا خەواریج فرقەیەکن لە ئومەت پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم فەرمێ ئەگەر نوێژ ئەکەن ئەوان نوێژەکەن و ئێوە نوێژەکەن نوێژی خۆتان لە پێش چاوەکە کە قورئان ئەخوێنن ئێوە قورئان خوێنی خۆتان لە پێش چاوەکە شەو نوێژیان زۆر جیاوازە لێ ڕۆژوویان ئەوەنە تون ئەفەرمێ ئەوانە لە دین دەرچوون لەکوێ پێیان گەیشتن بیان کوژن خەواریج لە زمانی ئیمامی عەلیە بە تەواوی خۆیان ئیعلان کرد لە ڕوایەتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم نزیکەی 20 جار دوعای کرد خوایە مۆڵەتی خەواریج نەدەی سەقامگیر بن لەسەر زەویە نزیکەی 20 جار ئەفەرمون عولەما تا ڕۆژی قیامەت خەواریج سەقامگیر نابن لەسەر زەویە هێز پێیا ئەکەن شەوکەت پێیا ئەکەن چەند جار بۆ لە مێژووە 100,000 چەکداریان کۆ کردوێتەوە دواتر تەفنیش بوون یەکێک لەو کەسانەی زۆر تند بوو لەگەڵیانە بریتی و لە مغیرەی کوڕی شوعب جارێکیان فەرمووی لە کوفەیە وأيم الله لا يخرجون في حي من أحياء العرب في هذا المصر إلا أبدتهم وجعلتهم نكالا لمن بعده قسم بخوا لە هیچ سوچێکی ئەم وڵاتی عەرەبیە سەردەرنایەن شوێنی ویلایەتی ئەو ئللا ئیبادەیان ئەەکەم وایان لێ ئەەکەمایان کەمە دەرز بۆ دوای خۆیان بۆ جایەکتە سەر هەڵنەدەن لە زۆرێک لە جایەکانە لەگەڵ خەواریجە زۆر ئازایانە کۆنتڕۆڵی زۆر شوێن و جێگەی کردو ئەم پیاوە عەزیمەی کە لە خزمەتیا بوون لە حیاتی ئەم پیاوە گەورەیە ژیانێکی زۆر ئازایانە و قائیدانە بەسەر ئەبا لەو ڕۆژەی موسڵمان ئەبێ حتا ئەو ڕۆژەی کۆتایی بە حیاتی دێ هەندێک فەرمایش لە زمانی پێغەمبەرەوە صلی الله عليه و سلم بۆمان ئەیگەڕێتەوە ئێمە زۆر کات لە دوای نوێژەکان لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا ينفع ذا الجد منك الجد أو الرواية هي رواية مغيرة صحيح مسلم وارد بو أفرمي أم رواية أو رواية وطبعا رواية زور قورية اللهم لا مانع لما أعطيت خوايا أوي كتو بخشيت بإنسان هيش تقنات وانا ليه بقريته تواو بخشندي تويا والله خوای گەورە لە شتاغی پێدای ئەگەر زەهری دنیا و دەرخوار بدرێ هەر لە شتساوی ولا معطیە لما منعت ئەگەر شتێکە لە کەسێک گرتەوە هەرچی کەونە کۆ بێتەوە تازە ناتوانێت پێ عەتاکات ویستی ڕۆحە لێ بسەنێتەوە تازە تەواو کێ پێت عەتاکات ولا ينفع ذا الجد منك الجد ئەگەتەن لەمە بێ طبعا ذا الجد دۆستێک پرسیای لێ کردم ئەی مامۆستا یعنی چی ئەو کەسەی باپیری هەیە
ئیسفادەی نییە وتم کورە جەد لێەوەە باپیر نییە جەد بە معنای دەوڵەمەندیە لێیە وها بە کەسێک زۆر سەخی و پێڵی جەواد جد ئەلەوێ يعني صاحب العزم والجد والقوة كقوتي مادية أو كسي كزور خاوني قوة هيج نفعك قوتك خوي نفعك بيناجين لبردم خوايا جل جلاله أما السنة لدواي همو نجيكي مكتوبة إنسان بيخوان بدل اللهم لا مانع لما أعطيت بوي أما كلماتان أخرين ضل زور آرام به حرچيشتك خوابتوي دابي أم سرزيكو بتولا توي ناسنيتو ئیتر شخصەتی پێداوی علمی پێداوی صحەتی پێداوی جوانی پێداوی هەموو کەون کۆبێتەوە ناتوانێت ولا معطي لما منعت بەخوا ئەگەر خوای گەورە شتێکی لێ منع کردی هەموو سەرزەوی کۆبێتەوە ناتوانێت پێت عەتاک ولا ينفع ذا الجد منك الجد خاوەن دەوڵەمەندیەک و خاوەن عەزیمەت و قووەت و هێزێک هێز و قووەتەکەی خۆی سوود بە خۆی ناگەیەنێ لەبەردەم ڕەب العالەمینە ئیلا مەگەر قەراراتی ئەو بێ بڕیاراتی ئەو مغيرة كور الشعبة حديثي كتير من مؤجرته أفرمي كاتي إبراهيم كوري بيغمري خوا صلى الله عليه وسلم وفاتي كر خوري جيرا خوشويز وتاريكي دا لو تارك فرموي إن الشمس والقمر لا ينكسفان لموت أحد ولا لحياته كور خور مان كأجيري نبو مردني هيج كز أجيري نبو زندوبونو هيج كز أو فكريكي جاهلي قريشية كونه فإذا رأيتم فصلوا وادعوا الله أجر بينتان مانجيرا يا خورجيرا نيش نيجي خورجيرا مانجيرا دعاء زور كان أم روايتي كسوفة أم إجارته حالتك سير لحياتي مغيرة هي أفرمي لا كوفية جاري كان خورجيرا طبعا السر للروي الطبية وكخورجيرا نابي سيري أو كخوركي يكي لو كساني سيري خوري أكر بزانة شون بربي مغيرة یەکێک لە چاوەکانی خۆی لە دەستدا بەهۆی ئەوە کە سەیری کرد ئەم فەرمایشتی کسوفەش ئەوە ئیجارەتە ئەولەماڵەن موناسەبەیەکەی لەم نێوانە کۆمەڵێک کەلیماتی زۆر گەورەی هەیە یەک کەلیمە لە کەلیماتەکانی لە خزمەتانە باسەکەم ئەفەرمێ ئوشکر من ئەنعەم عەلەیک هەر کەسێ پیاوەتێکی لەگەڵ تۆیە هەبوو چاکەیەک زۆر سوپاسی کرد وأنعم على من شكرك زۆر سوپاس کە یا زۆر نعمت بڕێژە بەسەر کەسێکە کە سوپاسی تۆ ئەکە واتە ئەگەر کەسێ شتی پێ عەتا کردی سوپاسی کە کەسێکی سوپاسی کردی زیاتری بدەرێ ئەفەرمێ فإنه لا بقاء للنعم إذا كفرت بەخوا نعمەتانەی کە بەسەرتەوەیە کوفرانەی خوا بکەی دەنگی نامێنێ ولا زوال لها إذا شكرت بەخوا ئەگەر سوپاسی خوات کرد قەد ئەو نعمەتانەی کە هاتە زائل نابێ بەسەرتەوە هەر ئەمێنێتەوە وزور سپاسی خوا کە لەسەر نعمەتەکان کە خوای گەورە پێی عەتا کردی ئەم هاوڵە بەڕێزەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە ساڵی 50 کۆچیە وەفاتەکە عمری 70 ساڵەکە وەفاتەکە حتا ئەو کاتێک کە وەفاتەکە یەکێکە لە گەورە پیاوان و قائیدەکانی ئومەت والی کوفەیە کاتێک کە وەفاتەکە هەر لە کوفەش ئەنێژرێ مغیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەرسی زۆر گەورە لە حیاتیا هەیە ئینسانی موسڵمان دەها و زیرەکیەکەی زۆر گرنگە لە شوێنی خۆی و لە جێگەی خۆیان بەکاربێن یعنی دیقەت بدە لە دەها و زیرەکی ئەم هاوڵە بەڕێزە ئەگەر دەرگای مەدینە هەر هەشت دەرگای هەبێ و هەر هەشتی گیرا بێ بە فێڵ نەبێ نەکرێتەوە مغیرە توانێ هەر هەشتی بکاتەوە ئەوەندە کەسێکی وریە بۆیە کەسی موسڵمان لاواز و ضعیف و ئەوان نییە زۆر وریا و زۆر ئازا و بەهێز دیقەت بدە غدر ئەو فەرمایشتە یەکەم جار عەرزم کردن لە حیاتی مغیرە زۆر گەورەیە یعنی هاتووە کافری کوشتووە بەڵام لەبەرەوەی بە غەدر کوشتوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم سەلەبەکەیان قبوڵ ناکات سەلەبە ئەوەیە کە کەسێک کوژی ئەو شتانەی کە پێوێتی هەموو وەرەگری قبوڵی ناکات چونکە بە غەدر کوشتووی مسلمان کەسێکی لاواز و فێڵباز و ئەوان نییە کەسێکی بەهێزە کاتێکە مامەڵە ئەکا کەسی مسلمان زۆر ڕازگۆیان و سەرڕاستانە ئەیکە ئەوە هاوڵێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بزانە ئەو شتێک کە مەبدەئی خۆیەتی قەناعەتی پێێتی لە بەرامبەر با بڵێن خەواریجا چۆن مامەڵەکە لەگەڵ ئیمامی عەلیا چۆن مامەڵەکە لەگەڵ ئیمامی معاویە چۆن قەناعەتەکانی خۆی هەمووی دەستەبەرەکە هەموو قەناعەتی پێێتی ئیشەکە لەکوێ قەناعەتی نییە دوورەکەوێتەوە لە خەڵک
بەتاقی تەنها ئەژی و ژیان بەسەر ئەبا لە طائفە. بۆیە زۆر گرنگە کەسی موسڵمان ئەم خەسڵەتە کە لە مغیرە هەیە بەهێزترین خەسڵەتەکانیەتی بەکاری بێن لە خزمەتی دینە، زمانداریەکەی لە بەرامبەر ڕۆما بەکارێن. لایەکترەوە لە مەسەلەی غەدرەکە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دەرسێکی زۆر گەورەی ئەدات. هەندێک لە شوڕاحی یان وڵان مؤرخین کە باسی حیاتی مغیرە ئەکەن ئەڵێن ئەگەر مغیرە بیویستایە فێڵی بکردە ئیلا خەلیفە ئەو، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم هەل لە ئەوڵەوە دەرسێکی وای دادا غەدر نابێ بکەی ولا خەیرە فی الغەدر، بە هیچ شێوازێ خێر نییە لە غەدرە. ئەی مغیرە بووەسە تەواو، مغیرە لە دوای ئەوە بە هیچ شێوازێ غەدرێکی نایکرد. ببینە خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم لە مغیرە، ئەو مامی هاتووە نوێنەری قوڕیشە ئەوێ دەست بەرێ بۆ ڕیشی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم پشتە شمشێرێکی کێشێ بە دەستیە، دەستی دوورە خاتەوە. ئەو مامێتی مامی هێشتا خوێنی وشترەکانی نەداوە کە ئەم کوشتونی، هی ئەو خەڵکەکە و سیانزە کەسێک کە ئەم کوشتونی بە غەدر هێشتا ئەو خوێنەکانیان ئەدا، بەڵام لێ قبول ناکە تەجاوزکە لە حەدی پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم. ئەمانە هاوڵانی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم. هەر یەکەیان دنیایەکی زۆر گەورە لە دەرس و پند و ئامۆژگاری لە حیات و ژیانەکەیە هەیە. ئێمە گرنگە کاتێک کە لە خزمەت حیاتەکەیانە ئەوەستین کە چۆن ژیانیان بەسەر بردو و گوزەر کردووە، لەگەڵ ئەوەشە بزانین کە چاوی ئەمانە چاوانێکە کە پێغەمبەری خوای صلی الله عليه و آله وسلم بینیوە. ئەمانە خۆشەویستی ئەون. ئەفەرمێ لە ڕێوایەتێکە الله الله في أصحابي، يعني اتقوا الله 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 في أصحابي. ومفعولك يا الله فعلك حسبة، يعني لخواب ترسن لها ولكاني منه لا تجعلوهم غرصا بعدي. نيان كان جي نشان لدواء خوم وليان بدن قصيه اشتي برامبريان كان. فوالله من أحبهم فبحبي أحبهم، هركز أواني خوش بي أو بهوي من وأواني خوش بي، ومن أبغضهم فببغضي أبغضهم. هركز الرقي لوان بي أو الرقي لمن للناخية بوي برامبر أوان رقنا. يشك لوها والله خوش إنساني كشيعة الزور قصي لسرك المغيري كر الشعبي أمها والله برزي في غمري خويا صلى الله عليه وآله وسلم. بوي حزم كل خزمتنا بياني حياته قوري أمها والله جواني في غمري خويا صلى الله عليه وآله وسلم. صاحبي الرأي مغيري الرأي لخزمتي أبين خويا داود لي أكين بناوي جوانت بصفتي برزي باسم أعظم لسرجم قناها كان من ببورة. خويا داود لي أكين لقناهي دايكو باوك من ببورة، لقناهي براو خشكان من ببورة، لقناهي خزم كسكار من ببورة. هركز ما فيكي بسر معنا ولا جناهي ببورة. يا إلهي لجناهي ما وصوا كتابي من ببورة. يا إلهي داول لي أكن بناوي جواند وصفتي برز باسم عظمت بركاتي أسمان وزي بسر معنا ببارنا، عفو عافيتي خد بسر معنا ببارنا. يا إلهي داول لي أكن رحمتي خد بسر أمتي في غمري خوايا صلى الله عليه وسلم ببارنا. بمن جرى وسرقة شكاني خمان هزمان بدر ويا أكرم الأكرمين. بمن جرى لو عبدانيك لخزمت برنامج شيرينكي تويا خزمت أكن ودينداري أكن وخواناسي أكن وقبوليان أكي. خويا قبول مانك، خويا قبول مانك، خويا قبول مانك. خويا رزواني خد بسر معنا ببارنا، خويا عفو عافيتي خد بسر معنا ببارنا، كرمي خد بسر معنا ببارنا. يا إلهي داول لي أكن بناوي جواند وصفتي برز باسم عظمت. أو كلمات أنا ما اللي قبولك أو يكجوما اللي بقبولك اليمن. يا إلهي داول لي أكين صلاوي أما بقينا بيغمبري خوا صلى الله عليه وسلم يكيقنا ومن لخزمتي أبينا صلاوي أما بقينا هموها والاني بيغمبر صلى الله عليه وآله وسلم. يا إلهي داول لي أكين رزواني خد بسرها ولانا ببارينا. يا إلهي داول لي أكين قدري أن قورك رفعي درجاتي أنك يا رب العالمين. يا إلهي داول لي أكين لقل أوانا حشر منك لقل أوانا لبهشتاكو من كروا. يا إلهي أمجياني إيرمان إمجيان لقل حياتي أوانا قسر أكين تو قوري خل بهشت على خزمتي أنا كومان كرو يا رب العالمين. خويا داول لي أكين بناوي جواند وصفتي برز باسم عظمت. ما دبوني كيزور بغلات ونشتمان ما نوديارة. يا إلهي بركاتي أسمان وزي من بوبارنا. داول لي أكين بيركان من برأوك كان يا وكان من هالقلاوك بهوي قناها كان ما نويا أكرم الأكرمين قطراتي أسمان من اللي مقرر ورحمتي خد بسر ما نببارنا. يا إلهي داول لي أكين داركان من زربون زوي من وشك هالقرا وشقي برد همو ما تشاو من برسكوتو سير رحمتي تو أكين. يا إلهي
بەخوا هیچ شک نابین لە عیبادەتەکانمان ئەوەندە جوان بێ بەرزی کەینەوە بۆ تۆ تەنها ئەوەندە نەبێت دڵمان پڕ لە خۆشەویستی تۆ یا ئیلاهی بۆ خۆشەویستەی دڵمان بەرامبەر بە تۆ هەیە یا ئیلاهی دەرگاکانی ئاسمان و فەتحی بەرەکاتی خۆتمان بۆ بکە یا ئیلاهی داوا لێکن ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە محنەتێکی زۆر گەورەیە یا ئیلاهی بەهانەمانە وەرە بمان خەرەوە سەر قاچی خۆمان دەستی کافرانمان لێ ببڕە زاڵمان کە بەسەر یەهود و نەسارا و مەجووسە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی داوا لێکن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دامەزراومان کە لەسەر دینەکەت لەسەر ئەم دینە شیرینە بمان ژیانە لەسەر ئەم دینە شیرینە بمان مرێنە بەم دینە شیرینەوە زیندومان کەرەوە یا ئیلاهی داوا لێکین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ئیلاهی ئەم دوعانەمان لێ قبول کە خوایە ئەومان گرفتێکیە بۆی چارەسەرکە خوایە تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر هەژار هانەی هەژاری و فەقیری خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی ئەوەی ئەمانەیە پێمان عەتاکە ئەوەی بە دڵمانە ئەگوزەرێ و سوودی هەیە بۆ دین و دنیامان پێمان عەتاکە ئیلاهی ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە یا ئیلاهی داوا لێکین بە ڕەحمەتی خۆت ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە ئەومان کەم کاسبیە کاسبی حەڵاڵی پێ عەتاکە ئەومان ڕزق سوارە ڕزقی حەڵاڵی زیادکە بەرەکەتمان بەسەرا ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوایان ئارامی بخەرە دڵمان ئارامی بخەرە ماڵمان ئارامی بخەرە وڵات و نیشتیمانمان لە کێشە و گرفتەکان دوورمان خەرەوە لە فتنە و فەساد دوورمان خەرەوە لە بەڵام مصیبەتەکانی ئەم زەمانە دوورمان خەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوا لێکین ئەم دوعانەمان لێ قبولکە خوای ئەم دوعانەمان لێ قبولکە خوای ئەم دوعانەمان لێ قبولکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لبناه من الشيوخ بوري وخواهي من قبولك